بابل سروکا काय कानेना बाकुली प्लेटी باول مندوبني كاك بابل راسخه عاملها ياكو كاك ياكو دارو نص دري خلاص لا جديده هلا بس يا اخي يا رب اقرا كان صلاته كان بو شان بس عارف هو اردي هو لاك ولا هو لاكو خب لاكو اللي لاكو ليه قلنا عندي والله دي فيني وزان شاسه خليني ابني اخذ فيك تشيلني من هذا انا معه Las pegadas. الو بناوي خوای گەورە میهرەبان تکایە هاوکاریمان بکەن بۆی دەستکەین بە مەراسیمی دابەشکردنی خەڵاتەکە. بەناوی لیژنەی تیپە میلیەکانی ڕانیا بە خێراتنێکی گەرمی میوانە عەزیز و خۆشەویستەکان لە لەپرسراوانی حیزبی حکومی کەسایەتیەکان و وەرزش و وەرزشکاران دەکەین بەخێر بن سەرسەر و سەرچاومان و بەناوی لیژنەی تیپە میلیەکانی ڕانیا پیرۆزبایەکی گەرم ئاراستەی هەردوو تیپی عەزیز و خۆشەویستی شارەکەمان تیپی زانکۆ و تیپی ڕووناکی سەرکەبکان دەکەین کە توانیان بە شایستەیی بە لێهاتووی بگەن بە یاری کۆتایی خولی پلەیەکەکانی ڕانیا
ئەمڕۆ کە یاری کۆتایی کراوە هەردووکیان پاڵەوانن جێگەی ڕێژ و تەقدیرن هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین هیواداری لەسەر ئەم ئاستە بەردەوام بن و بە ناوی لیژنەکەمانەوە دەستخۆشێکی گەرم ئاراستەی سەربازەوونەکان دەکەین کە ناوبژیوانە خۆشەویستەکانن کە هەر لە سەرەتای خولەکەوە تا کۆتایی بە سەرکەوتوانە دڵسۆزانە خەمخۆرانە توانیان خولەکە بەڕێکەنەوە جێگەی تەقدیرە جێگەی شانازیە وەسپاس بۆ تاک بە تاکی سەرۆک و ئەندامانی لیژنەی تیپەمیلیەکان کە بەڕاستی سەربازی ونن یەکێک لە لیژنە باش و سەرکەوتوەکانی دەڤەری ڕاپەڕین لیژنەی تیپەمیلیەکانی ڕانەیە کە توانیانە بە زیادەوە خزمەتی وەرزش و وەرزشکارانی شاری ڕانی خۆشەویست بکەن و بە پێویستی دەزانین سپاسێکی بێپایان ئاراستەی کەناڵەکانی ڕاگەاندن کەناڵی گەلی کوردستان و کەناڵی ڕانیە و فۆتۆگرافەرە خۆشەویستەکان بکەین کە هەمیشە هاوکار و پشتیوان بوون لە جوانکردنی وەرزشی شاری ڕانی خۆشەویست و سپاس بۆ هێزە ئەمنیەکان کە هەمیشە هاوکار و پشتیوانن بوونە هۆکارێک بۆ سەرخستنی خولەکان لەسەر ئاستی دەڤەری ڕاپەڕین نەک تەنها ڕانیە و سپاسێکی گەرم بێپایان بۆ بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هاوکار و پاڵپشتی لیژنەی تیپەمیلیەکانی ڕانیە و سەرجەم وەرزشکارانی دەڤەری ڕاپەڕین بووە لە ناویاندا برای خۆشەویستمان ماماوات کە هەمیشە هاوکار و پشتیوان بووە هەم بۆ تیپەمیلیەکانی ڕانیە هەم بۆ لیژنەکانی دەڤەری ڕاپەڕین و دووبارە و سێبارە بە خێراتی میوانە خۆشەویستەکان دەکەین پیرۆزبایەکی گەرم ئاراستەی ئەم دوو تیپە جوانە ئەم دوو تیپە جوان و عزیز و خۆشەویستە دەکەین کە توانیان ببن بە یەکەم و دووەمی خولەکە دووبارە بە خێراتنی هەموو لاکتان دەکەین بەخێر بن سەر و سەرچاومانە و دووبارە پیرۆزە و دەستان خۆش بێت. داوا لە ناوبژیوانە خۆشەویستەکان دەکەین بفەرمونون بۆ وەرگرتنی خەڵات بەڕێز مامەستا ئالان وەرزشکاری دێرینی شارەکەمان با بفەرمێ. ملعب بازار كبيرة لو بيني ولا شو دي گۆرە چاولێکە دەزانم زۆر سپاس مامەستا ئالان دەستخۆشی لە داوا لە لیژنەیەکی بەمیلیەکانی ڕانی خەڵاتێکی تایبەتی داناوە بۆ بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان با نوێنەری بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز کاک خەدر بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی لەلایەن برای ئازیز و خۆشەویستمان کاک هێمن ئاڵی کە سەعاتی دیاری وەرزشی شارەکەمان. ماماوا جێگەی ڕێز و تەقدیر و شانازیە هەمیشە هاوکار و پشتیوانی سەرسەختی وەرزش و وەرزشکارانی دەڤەری ڕاپەڕینە. پیرۆز بێ ماماوا دەست خەڵاتێکی تایبەت بۆ ماماوات ئەندامی بۆردی وەرزشی دانراوە باجارێکتر بفەرمێ بەڕێزیان لەلایەن برای ئازیز و خۆشەویستمان کاک بەختیار حەسەن سەرۆکی یانەی وەرزشی ڕانیە و بەڕێوەبەراتی لاوانی ڕاپەڕین کاک بەختیار هەمیشە هاوکار و پشتیوانی هەموو لایەکمانە بەخێر بێت فەرموو.
پیرۆزە ماماوت کاک بەختیار دەست خۆش بێت. خەڵاتی تایبەت بۆ هەواڵان و برایانمان لە پۆلیسی فریاکەوتن با نوێنەریان بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵات لەلایەن برای ئازیز و خۆشەویستمان کاک شاخەوانی خولا. پیرۆستان بێ برایانی نەژدا شایستەی هەموو شتێکن دەستان خۆش بێت. هەرستێت نییە بۆ داوا لە نوێنەری تیپەکانی پلەنایابەکان و پلەیەکانی ڕانیە دەکەین با بفەرمون بۆ وەرگرتنی سێت کە ئەم جلو بەرگە وەرزشیانە لەلایەن بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان دابین کراوە. سپاسیان دەکەین بە ناوی لیژنەکەمانەوە دەستیان خۆش بێت. داوا لە نوێنەری لاوانی ئازادی دەکەین با بفەرمێ و دابان ڕێناس ئاسۆس بەڕێز کاک ئەکرەم چالاک پیاوە گەورە خۆشەویستەکەی دەڤەری ڕاپەڕین بەڕێوەبەری وەرزشی ڕاپەڕین با بفەرمێ لەگەڵ برای ئازیز و خۆشەویستمان کاک خدر پیاوێکی گەورە و ئازیز و خۆشەویستی شارەکەمان و دەڤەرەکەمان ئەندامی لیژنەی تیپە میلیەکان و ئەندامی یانەی وەرشی ڕانیە. تیپی ڕێناس ئاسۆس پێشمەرگە ئاسۆس پێشمەرگە ئایندە کانی سەرا ئەو ناوانەی خوێنمانەوە بە ئامادە بن. دابان ڕێناس ئاسۆس پێشمەرگە ئایندە لاوانی ئازادی کانی سەرا. کاکە دوو وەرە و دیوەی وەرە و دیوەی وەرە و دیوە براکە Neydi abi? Tamam. Kanka Mamus dayı var. پێشمەرگە بدە دابان. Ben o da basmaya devam ediyorum. Seroka, как бабас. Bas 34 şu, daha dışarı beş kağıt. Neymiş de şu, ne kadar? زۆر سپاس بۆ کاک ئەکرەم چالاک بەڕێوەبەری وەرزشی ڕاپەڕین دەست خۆش بێ پیرۆز بێت لە تیپەکان. بەڕێز کاک خدر با بفەرمێ تیپی پلەیەکەکان بروسک ڕووناکی زانکۆ خولا بابان چیا لاوانی ڕێناس ئازادی بنگرد کا نوێنەرتان با بفەرمێ. Neydi?
پێماوە بابێت کاک فەرموو. خەڵاتی ڕێزلێنان بۆ داوەرەکان دابین کراوە، داوایان لێ دەکەین با بفەرمونون. خەڵات بۆ داوەران کاکارزان ئەندامی لیژنەی تیپەمیلیەکانی ڕانیە، کاکایی نوێنەری ناوبژیوانانی ڕانیە با بفەرمێن. کاکارزان گەنجێکی دڵسۆز و عەزیز و خۆشەویست و بەتوانا. پیرۆستان بێ دەستان خۆش بێت. خەڵاتێکی تایبەت بۆ کاکەژیر سپۆرت. کاکەژیر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک لە پەیجەکان گەنجێکی چالاک و دڵسۆز و خۆشەویستە. بە بەڕێزیان بفەرمی بۆردنی خەڵات لەلایەن بەڕێز کاکیوە عەلی ئەندامی لیژنەی تیپەمیلیەکانی ڕانیە. کاکیوە با بفەرمێ. بەڕێز کاکارمەند لوقمان دیزاینەری لیژنەی تیپەمیلیەکانی ڕانیە. کاکارمەند گەنجێکی عەزیز و خۆشەویست لەلایەن بەڕێز کاکارۆخی خۆشەویست ئەندامی لیژنەی تیپەمیلیەکانی ڕانیە. بەڕێز کاک ئارێز بەڕێز کاک ئارێز بەشی ڕاگەاندن کاک ئارێز عەزیز و خۆشەویست. داوا لە کەناڵی نوێنەری کەناڵی گەلی کوردستان دەکەین با بفەرمونون بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان لەلایەن برای زێدە ئازیز و خۆشەویستمان کاک ئەحمەد کەمال سەرۆکی لیژنەی تیپەمیلیەکانی قەڵاتزێ. کاک ئەحمەد کە ساعتێکی گەورە و ئازیز و خۆشەویستی دەڤەری پشدەرە با بفەرمێت. کەناڵی گەلی کوردستان شایستەی هەموو جۆرە ڕێزلێنانێکە جێگەی ڕێز و تەقدیرن. داوا لە نوێنەری کەناڵی تەلەڤیزیۆنی ڕانیە دەکەین با بفەرمونون لەلایەن برای ئازیز و خۆشەویستمان کاک محەممەد سەرۆکی لیژنەی تیپەمیلیەکانی ژاراوە. کاک محەممەد سەرۆکێکی دڵسۆز و ئازیز و خۆشەویست بۆ ناحیەکەی خۆی ئینشاءڵڵا لە زووترین کاتا یاریگا بۆ ناحیەکەیان جێبەجێ دەکرێت. دەست بۆستان. كيف قلت انا بغض عليك الرقمي هو الشيخ. داوا لە بەڕێز کاک مەلا ڕێبازی فۆتۆگرافەر دەکەین بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵات لەلایەن بەڕێز کاک شاڵاوی ڕێناس. کاک مەلا ڕێباز فۆتۆگرافەر بوو. كاك شالاو فهم اورا كده سخه منه فيروز لكاك ملا ريوازي عزيز وخوشويست. داوا لە نوێنەری تیپی زانکۆ دەکەین کە چەند خەڵاتێکی دیاری کردو بۆ کە دڵسۆز و خەمخۆرەکانی خۆیان با بفەرمونون هەردوو لایەن با بفەرمونون. کاکەژیر سپۆرت با بفەرمێ. کاک هۆشمەند ڕەسوڵ با بفەرمێ. كاك سرهد سردار
كاك محمد فخر الدين لما بيجي زمني تنصبهم يعني ها ابو الناس لكن هو كاك سرهد شيرزاد ناو خويندەوە كاك سرهد كاك عبد الله دياردا كاك سرهد سردار ليدور كاكا دوانك دور كاك جلال محمد ورا كاك جلال Gelmiyor. Tamam. Yerde. كاك كارزان سيد حسن كاك كارزان لويني لاي Ama yaslıya bak buraya. ماما صاجين ماما صاجين كاك هوكر جبار ماما صاجين كاك هوكر جبار كاك جار فارزر كاك جاري خوشويس فرمو حال عزبوت جوينا الله يبارك فيك شو نيو شو ليدر وكذا دكتور حسين محمد كاك دكتور حسين داوران إيرانيا وريق لكاك كارزان ئێستا تۆش دەکەین بە دابەشکردنی باشترینەکان باشترین گۆڵکاری خولی پلێکەکانی لیژنەی تیپە میلەکانی ڕانیا یاریزانی بەتوانای تیپی زانکۆ کاگرەوەس عەبدوڕەحمان با بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵات لەلایەن برای عەزیز و خۆشەویست و گەورەمان کاک خەدرەستۆ پیرۆز بێ لە کاگرەوەزی خۆشەویست باشترین باشترین یاریزان دو یاری Ne başı duyardan başını yazan kaka. دوو باشترین یاریزان هەیە لە خولەکەیدا باشترین یاریزانی خۆل یەکێکیان با بفەرمێ کاک خەیرۆڵڵا لە تیپی وەرزشی بنگردی ئازیز و خۆشەویست پیرۆز بێ لە کاک خەیرۆڵڵا هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین یەکێک لە باشترین یاریزانەکانی تر دووبارە کاکرەوەس عەبدوڕەحمان هەم گۆڵکار و هەم باشترین پیرۆزی بێ بەلایەن بەڕێز کاک کارۆخ ئەندامی تیپەمیلەکان باشترین گۆڵپارێزی خۆل لە خولی تیپە پلەیەکەکانی ڕانیا کاک ئاکام لە تیپی ڕووناکی سەرکەستا با بکاتێ لەلایەن بەڕێز کاک ئارام کاک ئارام با بفەرمێ بۆ هات كاكا وهات کاک ئارام
پیروزی پیروزی دست بازی باشترین راهێنەری خۆم ڕاهێنەرێکی سەرکەوتوو خاوەن تەجروبە کاک ئەیوب لە ڕووناکی سەرکەوتوو مامۆستا عومەر حەسەن مامۆستا عومەر حەسەن مامۆستا عومەر حەسەن پیروز به دست خود بکردیم دست خود پیروزه یەکێک لە تیپە نمونەیەکانی خولەکە تیپی وەرزشی فواد بە نمونەی خولەکە هاتووەتەوە پیرۆزدان لێ دەکەین با بفەرمون بۆ وەرگرتنی خەڵات لەلایەن بەڕێز کاک دکتۆر ئیبراهیمی عەزیز و خۆشەویست و دڵسۆز سەرۆکی تیپە میلیەکانی ڕانێ با بفەرمون دەست خۆش داوا لە میوانە خۆشەویستەکان دەکەین بفەرمون بە پێدانی کاسی بچووک بە تیپی دووەم کە تیپی زانکۆی عەزیز و خۆشەویستە بەڕێزان فەرمون مامۆستایان کاک ئەحمەد کاک محەممەد هەموو هەڤاڵان هەموو برادران هەڤاڵان فەرمون وەرنە ئێرە فەرمون بفەرمون لەسەر مەنەستا Akan hazret. فرمون تیپە خۆشەویستەکەی زانکۆ فەرمون Turas de los Santos Jesús. دعوة لطالوان يكون دقيم بفرمون بوزيتني كاسي بشوف الأريزانات فرمون كاك حليب وخوان وأنو السيوة
دستا خوش بویز میوان از خوش بویستکان فرمودانشن با حیات لبریزان کات بختیار سروکی آنی ورشیوانیا و کات یومنالی بمینوه با پیدانی کاس دوالا بلوک خل دکی باید فرمودتن کاس کابتنی تیپی دوم تیپی زانکو و دونریا بفرمه دونریا بفرمه کاکا بختیار سروکی نجوانی باز بو تاکیمن نپسای باشی ورزشی کمیته رسمی ایرانیا باز بو جناب تاکیمن کاک بختیار دستا خوش بیسپاس داوا لهر یک لبرزان داوا لپالوانی خلدکین بعد فرمون بوسر منسکا داوا لبرزمان مثال منسی ودکین داوا لبرای عزیز و خوشویس بعد کاک اکرم سالات و مامستاهلان دکین بفرمون بهاو بشی کاسی پالوانی خود بدن با سرطا بیدن دواتریش نتوانن یاریزانەکان ڕسمی یادگاری بگرن لەگەڵ یان جارێکی تر بە ناوی لیژنێکی فەمیلیەکانی ڕانیا پیرۆزبایان لێ دەکەین داوای لێبوردنمان هەیە لە هەڵە کۆمکوڕیمان ببوورن دووبارە دەستا خۆشە و سپاس بۆ هەموولا چه جوالات شو هموم چه هموم دانشن ياريزان دانش ياريزان ياريزان دانش يا